ڕاستەوخۆ لەوە دەستپێکین کە دوێنێ لە شاری سلێمانی بە سپۆنسەری دەزگای میدیایی کوردسات و هەروە رێکخراوی کەریمی عەلەکە فیلمی سینەمایی باج نمایشکرا. جا ئەم فیلمە دوێنێ یەکەمین نمایشی تایبەتی بوو چەندین کەسایەتی لە ئەکتەران و لە سینەماکاران و کەسانی دیکە لە نێو هۆڵی سینەماکەیە لە نێو سیتی سینەما بوونیان هەبوو. جا لە ڕۆژانی داهاتوو بە ئەم ڕۆژەوە ئەتوانن ئێوە بچن و بینەری فیلمی سینەمایی باج بن کە بەڕاستی فیلمێکی زۆر جوانە. من بەتەواو لە ڕۆژانی داهاتووە بڕۆم تەواوی فیلمەکە ببینم، بەڵام هەر سەرەتای فیلمەکە ڕاستەوخۆ کە بینەریە بیت سەرنجت ڕائەکێشێ، چونکە چیرۆکی بەشێک لە ماڵە کوردەکانی خۆمانە کە بەداخەوە چیرۆکێکی غەمناکە، بەڵام ئەشبێت هەندێک جار ئەو لایەنانە دەستیان بۆ ببرێت و باز بکرێن. ئەم جاریان لە ڕێگەی فیلمی سینەمایی باجەوە ئەم دیاردەینێ و کۆمەڵگە باسی لێوە کراوە.